قورانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورانەکەم ئەی ڕووناکی ژینم بنوری تۆیە گەر من ببینم نەغمەی جەنەتی بەناوی خوای گەورە و میهرەبان. درود و سەلام بۆ سەرگیانی پێغەمبەری کۆتا محەممەد عەلەیهی سەلات وەسەلام. خۆشەویستان، بەناوی بەڕێوەبەرانی فیستیڤاڵی پەروەردەی قورئانەوە بە خێرهاتنێکی ئێجگار گەرمتان دەکەین. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە میوانداریەکی شیاوی ئێوەی قەدرگرانمان پێ ناکرێت. دوعا دەکەین و هیوا دەخوازین قورئان ببێتە میوانداری ئێوە و ئێمەش گەر شایستەین پێی. بەڕێزان، موژدە بێت کە ئەم کۆڕە باشترین بەندەکانی خودای لەخۆگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت: خەیرکم من تعلم القورآن وعلمه. فیستیڤاڵەکەمان بە ڕزگارکەری عالەمین و سەرچاوەی نوری سینەی ئیمانداران دەست پێ دەکەین. بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستای بەڕێز مامۆستا ئەحمەد مەحموودەوە دەخوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا.
القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا بنوري باكي قرآن درون رون بنوري باكي قرآن درون رون هر قرآن والام قوي فلسفي بون لفرقيجين يقري هيا بو درچون اويج ريبازي قرآن وببي او همو دنيا خراباتو خموشو شيداياني قرآن بفرمون لقلو تيسر پرشتياري فيستيفال بەڕێز مامۆستا سیروان حەمەخان با جەنابیان فەرمێ بۆ سەر ستەیج. بەڕێزان ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان، بەڕێز کاک حاکم ڕەمک قەیەمخامی قەزای چەمچەماڵ، بەڕێزان لایەنە سیاسیەکان و دام و دەستگای حیزبی و حکومی و ڕێکخراوەکان، بەڕێزان زانایانی سەرمەشق و مامۆستایانی ئاینی خۆشەویست، دایکان و باوکانی بەڕێز، کەس و کاری قوتابیانی بەشدار بووی فیستیڤاڵی پەروەردەی قورئان، بە ناوی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستانەوە زۆر بە گەرمی بەخێراتنتان ئەکەین، یاخوا بەخێر بێن سەر چاوان. بەڕێزان، فیستیڤاڵی پەروەردەی قورئان پێکاتووە لە سەرجەم ئەو قوتابیانەی کە لە ناوەندە پەروەردەیەکانی سنووری مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری وانەی پەروەردەی دەخوێنن. وەک ڕوون و ئاشکرایە کە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ئێمە وەک ئەرکێکی شەرعی ئەوەیە کە خەمخۆر و خزمەتگوزاری گەنج و لاوەکانی ئەم وڵاتە بین بێجیاوازی. هەر لەم پێناوەشدا مامۆستا بەڕێزەکانی سنوورەکەمان لێنەبڕاوانە و خۆنەویستانە و بێبەرامبەر شەو و ڕۆژ لە خزمەتی پرۆژەی پەروەردەی گەنجانن، وێ ڕایکەم دەستی و بێجێگایی سەر ڕایکارەکانی خۆیان کە ئەمە جێگای ڕێز و پێزانینە. سوپاس بۆ خوا، پاشان بۆ مامۆستا بەڕێزەکان و بۆ قوتابی خۆشەویستەکان و بۆ دایکان و باوکان کە تاوەکو ئێستا توانیمانە درێژە مەم پرۆژە پەروەردەیە بدەین. بە هیوای ئەوەی لە ئایندەشدا پشتیوان بەخوا دەست لە ناو دەست لە خزمەت بین بۆ کرد کاری باشتر. ئامانج لەم فیستیڤاڵە دڵخۆشکردنی گەنج و لاوەکانمان بە شێوازێک کە شایستە بێت بە تاکی مسلمان، بەگەڕخستن و دەرخستنی توانای لاوەکانمان کە بێگومان خاوەن توانایەکی مرۆیی زۆر لێ هاتوون لە نێو ئەم نیشتیمانە بە تایبەت لە سنوورەکەی خۆمان. هاندانی نەوەکانمان بۆ ئاکارە بەرز و پەسەندەکان بە ڕێگەی جۆراوجۆر کە ئەمەش یەکێکە لەو ڕێگایانە. بەڕێزان، بەرەمەکانی ئەم فیستیڤاڵە ئێمە پێک دێت لە قورئان خوێندن، وتار، شانۆ، پەیامی قوتابی، پەیامی مامۆستا، نزای مامۆستایان کە سەرجەمیان بەرهەمی خۆماڵین لە پاش ماندووبوونێکی زۆر. سپاس بۆ خوا بە پایان گەیشتووە و بە هیوای ئەوەی کە جێگای ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت. دووبارە و سێبارە هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەر چاوانمان. السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح. خوای گەورە پاداشتی مامۆستا سیروان بداتەوە. بەڕێزان،
بفەرمونون لەگەڵ وتەی بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد با جەنابیان فەرمێت. السميع البصير الحكم العدل اللطيف الخبير الحليم العظيم الغفور الشكور. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين والصلاة والسلام على عبده ورسوله وصفوته من خلقه وخليله وأمينه على وحيه نبينا وإمامنا وسيدنا محمد بن عبد الله وعلى آله وأصحابه ومن سلك سبيله واهتدى بهداه إلى يوم الدين. اللهم ارزقنا حب القرآن وفضل القرآن وبركة القرآن ونور القرآن وسكينة القرآن وشفاء القرآن ورحمة القرآن وهداية القرآن. القرآن رسالة الله وبرهان ومعجزة وجنة ورفعة وهداية وسبيل إسعاد ودرب أمان. ئامادەبوانی فیستیڤاڵی پەروەردەی قورئان سڵاوی خوای پەروەردەگارتان لێبێ. یەخوا بە خێر بێن سەر چاوەکانمان، خوای گەورە پاداشتان باتەوە، بەم گەرمایە عەزیەتتان کێشا لە خۆشەویستی قورئان ئامادە بوون ئارەق بڕێژن لە ڕێی دوور و نزیکەوە. یەخوا بە خێر بێن سەر چاوەکان، داوای لێبوردنیش ئەکەین ئەگەر کەم و کوڕیمان بوو بێ، ئەگەر شوێنی دانیشن وەکو پێویست نەبوو بێ، ئەبێ بە گەورەی خۆتان بمان بورن. ئامادەبوانی فیستیڤاڵی پەروەردەی قورئان، من قسەکانی خۆم لە دوو خاڵە کورد ئەکەمەوە پشتیوان بە خوای پەروەردەگار. گومانی تیا نییە قورئان لا تەنقەضی عەجائیبه، قورئان فەزڵ و گەورەیەکانی تەواو نابێ. منەتی خوای پەروەردەگارە بەسەرمانەوە، هەمیشە ئەبێ شوکری بکەین. وما بكم من نعمة فمن الله. هەموو ئەو نیعمەتانە هی خوای پەروەردەگارن. خوایە سوپاس بۆ تۆ، خوایە سوپاس بۆ تۆ کە هیدایەتت داوین، ڕێگەی قورئانمان گرتووەتە بەر. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، بۆ نزیکی لە خوای پەروەردەگارەوە تەقوا پێوەرە. وەکو خوای پەروەردەگارە فەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. بەڵام بۆ بوون بە ئەهلی قورئان ئەخلاق پێوەرە. وەکو دایکمان عائیشە خوای پەروەردەگاری لێ ڕازی بێ لە وەسی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ کانە خولوقه القورئان. ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان بوو، وەکو قورئان وابوو. بۆیە وەگوتراوە الذي يتخلق بالقرآن ويتأدب بآدابه فهو من أهل القرآن ولو كان عاميا لا يقرأ القرآن. إنسان أجر خيانواريشي نبي، أجر خاون عشرة خاون ناونيشانيش نبي، بەڵام بەهۆی قورئانەوە خوای پەروەردەگار بەرزێک هاتەوە مادام ئەخلاقی قورئان بێ. ئەوە تا پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الله يرفع بهذا القرآن. خوای پەروەردەگار خەڵکانێک بەهۆی قورئانەوە بەرزەکاتەوە. ئیتر ئەو کەسە ئافرەتە یان پیا و بێکەسە یان کەسدار، ناونیشانی هەیە یان نا، مناڵە یان گەورە، خوای پەروەردەگار بەرزی ئەکاتەوە. بۆچی بەرزی ئەکاتەوە؟ بەهۆی ئەوەی ئەخلاقی لە قورئانە چێ، بەهۆی ئەوەی ئەو هەموو ئەمر و نەهیەی کە لە قورئانە هاتووە ئەو ئامادەیە لە خۆیان بەرجەستەی کا و گوێی لێ ئەگرێ و ئەیکا بە کردار و بە گفتار ئەیڵێ. پاشان ئەوەشمان لەبیر نەچێ شەتری دووەمی فەرمودەکە فەرمێ وەیەضع به ئاخەرین، خەڵکانێکیش نزمە بنەوە،
چێن ئەوانەی کە گوێیان لە قورئانە بێ، ئەوانەی کەوا قورئان ئەبیستن و بەگوێی ناکەن، ئەوانەی قورئان ئەخوێنن و تەرجەمەی حەیاتیانی ناکەن، ئەوانن کەوا پشت لە قورئانەکەن. بۆیە ئەوانە هەرچەندە بۆ خۆیان پێیان وایە تەکەببوریان هەبێ و خۆیان بە گەورە بزان و لوتیان بەرز بێ، بەڵام ئەوانە ئاستیان نزمە و لای خوای پەروەردگار هیچ نرخ و بەهایەکیان نییە، و خوای پەروەردگار خۆشەویستیشیان لە دڵی کۆمەڵگا لێدا ئەڕنێ و لێ ئەکاتەوە. کەواتە بەهۆی پابەندیمان بە قورئانەوە بەرز ئەبینەوە. بەو ئەندازەی ئێمە پابەندی قورئانین خوای پەروەردگار حورمەتمان زیاد دەکات. بەو ئەندازەیش کە پشت لە قورئانەکەین خوای پەروەردگار نرخ و کێش و بەهامان دائەگرێ. هەموو مسلمانێک ئەڵێ من قورئانم خۆشەوێ، بەڵام دوجار ئەخلاقی ئەیسەلمێنێ، مامەڵەی ئەیسەلمێنێ، هەڵسوکەوتی ئەیسەلمێنێ. ئەم ئینسانە قورئانیە یان نا؟ بەدیعا نابێ. قورئان وەحدەتمان بۆ دروستەکە، ئینتیمامان بۆ قورئان ڕزگارمانەکە لە تەعەسسوب، لە دەمارگیری، لە تەحەززوب، لە زۆر شت ڕزگارمانەکە. بۆیە ئەو کەسەی وەکو مەنهەجی خوای پەروەردگار مامەڵاکە بە کەڵکی خۆی دێ، بە کەڵکی عایلەکەی دێ، بە کەڵکی نیشتیمان دێ، بە کەڵکی جەمع و ڕێکخراوەکەشی دێ، بەڵام ئەوەی وەکو قورئان مامەڵە نەکا، بە وەحی ئیلاهی پەروەردە نەکرابێ، نە بە کەڵکی خۆی دێ و نە بە کەڵکی وڵاتیش دێ، کەسیش ئیستیفادەی لێ ناکە. خاڵی دووەم ئامادەبوانی خۆشەویست، 1444 ساڵ بەر لە ئێستا بارودۆخی جەزیرەی عەرەب زۆر لە ئێستا خراپتر بوو. دوژمنایەتی و دەمارگیری وەکو کەلتور نەوە لە دوای نەوە بەجێیانە هێشت، جیل لە دوای جیل بەجێیانە هێشت. بەدڕەوشتی گەیشتە لوتکە، تاریکی باڵی کێشا بەسەر زەویدا، بەڵام خوای بەرز و بێ هاوتا بە ڕەحم و بەزەی خۆی نوری قورئانی بۆ ناردین بۆ دڕدانی ئەو هەموو تاریکیە. بۆیە ئیمامی مالیک خوای پەروەردگار لێی ڕازی بێ فەرمێ لا يصلح آخر هذه الأمة إلا بما صلح به أولها. آخری ئەم ئومەتەش چاک نابێ إلا بەوەی کەوا سەرەتا وەحی هێنا، وەحی هات و چاکی کرد. ئەگەر بەتەماین ئەم واقعە بگۆڕین، ئەگەر بەتەماین ئەم هەموو تاریکی و ستەما دڕدەین و لایدەین، پێویستمان جارێکی تر بە گەڕانەوەی بۆ وەحی خوای پەروەردگار و بۆ قورئان، بەبێ ئەوە مەحاڵە و ئەبەد چاوەڕێی چارەسەر نەبین. چونکە هیچ مەنهەجێک وەکو مەنهەجی قورئان مرۆڤ دۆست نییە. دەست هەڵگرتن لە تاوان ئەکاتە چێژ و لەزەت بۆمان، خزمەتکردن بە هاونیشتیمانەکان ئەکاتە پێویستی واجب، ئازار و ناڕەحەتکردنی هاوڵاتیان ئەکاتە مای خەفەت و خەوزڕان. لەوەش زیاتر پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی بەهەشتی بەستووەتەوە بەوەی کەوا ئەگەر تاکێک لە ئێمە حاشا لە ڕووی ئەم مەقامە ئاوێک بدا بە سەگێک، ئەو پەروەردەیە وا پەروەردەمانەکە ئەم شەریعەتە، نەک مرۆڤ دۆست بین، ژینگە دۆست بین، وڵات دۆست بین، نیشتیمان دۆست بین. گیانداران ڕەحمان بەزەیمان بەرامبەر بە گیاندارانی شابێتەوە، وەکو عەقیدە پەروەردەمانەکە ئەبێ ئێمە خزمەتکار بین بە سەرجەم مرۆڤایەتی بە ژینگە وڵاتەکەمان. ئەی باشە ئەگەر ئاودان بە گیاندارێک لە بەرامبەرە مژدەی بەهەشتی پێدرابێ، ئەی باشە کەسێک بەم عەقیدە و لەسەر ئەم ئەساسە ئاوی شارێک دابین کە، ئاوی وڵاتێک دابین کە، ئەبێ پاداشتی ئەو کەسە چۆن بێ. ئەی ئەو کەسەی کە ئێستا ئاوی ئەم جەمعی دابین کردووە، ئەی ئەو کەسەی کە خەمخۆرانە کە ئێستا لێرەیە بەرپرسی یەکەمی ئەم شارە، بە ئومێدی ئەوەین بەو دافع و بەو هاندەرە
بتوانێ ئاوی ئەم دەڤەرەمان بۆ دابینکە. ئەوە خزمەتکردنە، ئەوەیە پلەپایە بۆ ئینسان کاتێ خۆی بەها و حورمەتی خۆی گەورەی خۆی لە خزمەتکردنی خەڵکە ئابینێتەوە. بۆیە تەنها و تەنها خۆری ئیسلام، تەنها و تەنها وەحی چارەسەرە، ئەو نورە چارەسەرە بۆ لادانی هەموو تاریکەکان. لە کۆتاییدا ئەوە ئەڵێم کە خوای پەروەردگارە فەرمێ ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. هەڵگرانی قورئان ئاسمانەکان و زەوی ئەو ئەمانەتەی هەڵنەگرت کە ئێمە ئیمڕۆ دامانە بەسەر شانمان، کە ئیمڕۆ ئێمە قورئانەکانمان لەسەر سینگمان داناوە. ئاگادار بین ئاسمان و زەوی ئەوەی هەڵنەگرتووە، ئێمە هەڵمان گرت. ئەگەر ئەخلاقمان لە ئەخلاقی ئەو قورئانە نەچێ، إنه كان ظلوما جهولا، ئەو کاتە ستەممان کردووە، گوناهێکی زۆر گەورەمان کردووە، نەزان بووین ئەگەر ئەخلاقمان وەکو ئەخلاقی قورئان نەبێ. زۆر بە ڕاشکاوی بە سەریحی عیبارە ڕوو ئەکەمە ئەندامانی فیستیڤاڵی قورئان و پێیان ئەڵێم وەکو خزمەتکارێکتان بۆ خۆم پێش ئێوە، لەگەڵ دایک و باوکتان چاک بن، ڕێز لە گەورەکانتان بگرن، بە زەییتان بە بچکۆکان دابێتەوە، ڕێز لە مامۆستاکانتان بگرن، ئەم وڵاتەی خۆتان خۆش بوێت. ئەگەر هەرنا ئەوەی پێتان نەکرێ، ئەگەر بە چاندنی نمامێکیش بێ، هەموو ئەمانە لە شەریعەتی ئێمە موژدەی گەورەی پێدراوە. مسلمانانتان خۆش بوێ، بە برای خۆتانیان بزانن، بە خوشکی خۆتانیان بزانن. ئەوە یەکەمین پرسیاری قەبرمانە. اینجا با لە جەمعەکەی خۆشمان نەبێ، با لە پێڕ و تاقم و ڕێکخراوەکەی خۆشمان نەبێ، مادام ڕەوشتی بەرزە، مادام ئەخلاقی جوانە، ئەوە وەسیەتی ئێمەیە. ئێوە خۆشتان بوێ لە هەر شوێنێکی ئەم وڵاتە مسلمانێک خزمەت ئەکا بە دینی، بە میلەتەکەی، بە هاونیشتیمانیەکانی، ئەرکی ئێمە دوعای خێری بۆ بکەین، خۆشمان بوێ، دڵخۆش بین بە سەرکەوتنەکانی، خزمەتی خەڵکی بکەن بێ جیاوازی. چەند ڕۆژێکی تریشمان ماوە، دیارە پشتیوان بەخوای پەروەردگار دەرگای قوتابخانەکان ئەکرێتەوە. ئێوە چاوتان لەسەرە. من بەر لەوەی بێمە ئێرە لەو باخە کۆمەڵی قوتابیمان ئینتیزاریان نەکرد بۆەوەی کە کۆ بنەوە بێن. ساحێبی باخەکە گلەی ئەوەی لێکردین، وتی ئەبێ قوتابیانی قورئان سەرمەشق بن. زۆر جار ئەبینین ئەوانەی کە دەرس ئەخوێنن کە خەریکی دەرس و دیراسەن لە ئاستی ئەو گەورەیانین کە هەڵیان گرتووە. بۆیە من داواتان لێ یەکەم، هەموو خاوەنی لە ئاستی ئەو ڕیسالەیە بین کە هەڵمان گرتووە، لە ئاستی ئەو پەیامەیە بین کە هەڵمان گرتووە. ئێوە چەند ڕۆژێکی ترە چنەوە قوتابخانەکان، ئێوە ئیقرa'تان بە دەرس خوێندووە، ناکرێ لە دوای خەڵکەوە بن. ئێوە ئیقرa'تان بە عەقیدە خوێندووە، ئیقرأ واجبە، ناکرێ ئەهلی قورئان لە دواوە بێ. داوای لێبوردن ئەکەم لە سەرجەم خوشکەکانم، براکانم، ئەگەر ماندوون بەم گەرمایە عەزیەتان کێشاوە. بەڕاستی بۆ خۆم هەز بە ئیحراجەیەکی زۆر ئەکەم لەم گەرمایە هەندێکتان بە پێوە ساون، ئەبێ جارێکی تر دووبارەی ئەکەمەوە بە گەورەی خۆتان بمان بورن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای پەروەردگار هەموو لایەکتان موفق و پارێزراو بکە. الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار
گەورە پاداشتی مامۆستای بەڕێز مامۆستا جەزا بداتەوە. ئەگەر بۆ خوا بژی و بۆ ئەو بێبوونێت بە پێی شەرعی خوا بێ هات و چوونێت مسۆگەر بەختەوەر خۆتی و کەوا بێ با مەرگ و ژینێت لە پێناو خودا بێ. میوانانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست بفەرمونون پێکەوە گوێبیستی چەند وتەیەکی قایم قامی چەمچەماڵ بەڕێز کاک حاکم ڕەمک دەبین با جەنابیان بفەرمونون. الحكيم الودود المجيد الباعث الشهيد الحق الوكيل القوي المتين الولي الحميد. دەستپێکی هەر بابەتێک هەر وشەیەک هەر کارێک ئەوە دێنێ و ئەوە لە سەرمان واجبە بڵین بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئەو خوایی کە هەمومانی خەڵق کردووە لە تنۆکە ئاوێک کردوین بەو مرۆڤەی کە زۆرێک لە ئێمە شانازی دەکەین کە لەو بوونەدا بوونمان هەیە. ئازیزان و خۆشەویستان، لە دەستپێکە ئەوانەی کە مناڵن و چاوگەشن چاوی یەک بە یەکیان ماز دەکەم. ئەوانەی لە تەمەندا شانی نازن، نازی یەک بە یەکتان لەسەر چاوم. ئەوانەی تۆزێک هەوراستە دەڕۆن و شانی ڕێزن، ڕێستان لەسەر سەر و لەسەر چاوم. ئازیزان و خۆشەویستان، بە ناوی ئیدارەی قەزای چەمچەماڵ خۆشحاڵم، شەڕەفمەندم لە فیستیڤالێک کە فیستیڤالەکە ناوی قورئانە لە خزمەت ئێوەی بەڕێز بم. بە ڕۆژێکیش کە ڕۆژێکی مبارەکە، ڕۆژی هەینی و جومعێ و ڕۆژی جەژنی موسڵمانان، دەتوانین جەژنی بڵێ فەقیران و هەموو ئیماندارانە کە ڕۆژی جومعە و پیرۆزە لە شوێنێک کە لە چەمچەماڵە لە پایتەختی شەهیدوان فالکراوانیش کۆ دەبینەوە بابەتێک مناسبەیەکی قورئان و فیستیڤالێک بۆ یەکەمین جار لەم شارە دەستی پێکردووە و دڵنیاشم بە پشتیوانانی هەموو ئازیزان و خۆشەویستان ئەوانەی کە ڕێبواری ڕێگای قورئانن بەردەوام دەبێ. بەندەش هەم لایەنە دینیەکەی هەم لایەنە کارگێڕی و ئیداریەکەی بە شانازی دەزانم، شەڕەفمەندم کە لەو ڕێگا و ڕێبازە حیساب بکرێم. ئەمە بەدڵە، چکە خوای گەورە دەفەرموێ سەیری ڕوخسار ناکەین، سەیری جل و بەرگ ناکەین، بەڵکو سەیری دڵ و دەروونەکان دەکەین. خوای گەورە دڵ و دەرونی هەموو ئازیزانمان لە سنووری قەزای چەمچەماڵ بە ناحێو بە گوندەکانی دڵ ئارامکە، لێبوردەکە، خۆشەویستترکە. مامۆستا جەزا جوانی فەرموو، من حەق بوو هەر بێمە ئێرە بڵێم من لەگەڵ تەواوی قسەکانی مامۆستام و وەسەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵی بەجێتان بێڵم، بەڵام ئەو ئەرکەی خستە سەرشانم کە وتەیەک یاخود چەند قسەیەک لە حزوری ئێوە بکەم. ئەم جۆرە فیستیڤالانە جێگەی دەستخۆشیە. هەر کەسێک، هەر لایەنێک، هەر کەساتێک، هەر ڕێکخراوێک، هەر کەسێک لە بوارێک پێی هەستێ جێی شانازیە. چێ لە فێربوونی قورئانە زەرەرمەند بووە، چێ لە پیادەکردنی وتەکانی قورئانە لە حکومەکەی و لە حکمەکەی چێ زەرەرمەند بووە. هەر کەسێک ڕێگا و ڕێبازی قورئان بگرێ دڵنیا بن سەرفراز دەبێ. ئەمە لایەنە ئیداریەکەی، لایەنە سیاسیەکەی، لایەنە کۆمەڵایەتیەکەی، لایەنە داراییەکەی، هەر چ لایەنێک دەگری لە جێبەجێکردنی کەلیماتی قورئانە سەرفراز دەبێت بۆ دنیا و بۆ قیامەتی. ئەوەی لە دنیا دەیبینی خوای گەورە بەرامبەر بە داک و بابمان پێمان دەفەرموێت لا تەقول لەهما ئوفین، چیە لەوە زەرەرمەندە بێ. ئەمە قەرزێکە بەرامبەر دایک و باوکی خۆت بیکەی بڕوا بکە بەرامبەر خۆشت دێتەوە ڕێگات. بۆیە ئازیزان خۆشەویستان، ئەوانەی کە دایک و باوکیان ماون هەر لێرە درەنگ نییە، بەڵکو زۆر 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 ئێستا هەڵسە دەستی ماچکە چووکە دڵنیا بە منداڵەکەشت دواتر ئەو چاکە دەداتەوە. مەسەلە زۆرن لەسەرەوەی کە کوڕێک چوو باوکی ئەوا لێکرد گوتی ڕۆڵە لێرە فرێدە لەبەرەوەی من کاتی خۆی باوکم وا لێکرد بوو، بەڵام زۆریشن ئەوانەی کە چاکەیان بەرامبەر دایک و باوکیان کردو هاتوتەوە ڕێگای. ئەمە دیوێکیان. دیوێکی تریان مامۆستا ئاماژەی بەوەدا چەند ڕۆژی تر دەوام دێتەوە. ئەوەمان بیر نەچێت مامۆستایانی قوتابخانە و خوێندنگاکان هەمان ڕۆڵی دایک و باوکتان دەبینێ. لە ماڵەوە چۆن ڕێز لە دایک و باوکتان دەگرن، دەبێت لە قوتابخانەکان شتا ڕێز لە دایک و باوکتان بگرن.
ئەرچی ئیدارە ئەرچێکی قورسە داوا دەکەم لە هەموو لایەنە سیاسیەکان لە کەساتیەکان لە ڕیسپیەکان لە مامۆستایانی ئاینی لە هەموو لایەنە تێکۆشەرەکانی ڕێبازی کوردایەتی پێشمەرگە و فەرماندەیەکان دەست لە ناو دەست جوانی چەمچەماڵ وەکو ئەم خۆرە بگەشەینەوە لە شەوە زەنجی تاریکیدا ببینە مانگە شەوی ڕووناچی ڕێگای جوانی چەمچەماڵ بگەشێنینەوە. لە کردنەوەی مزگەوتێکا وتم مەمنونی هەر کەسێکم بای ئەم دەبە ئاوا خزمەت بە چەمچەماڵ دەکا و دەستی ماز دەکەم بە ناشتنی نەمامێک و بەهێنانی دەبە ئاوێک بۆ چەمچەماڵ بەڵێ بە شانازیەوە دەستی ئەو کەسە ماز دەکەم دەستی خزمەت درێژەکە بەڵام دڵنیاش بن دەستی ئەو کەسانە دەبڕم و دەشتێنم چەمچەماڵ لەکەدار دەکات ناو ناوبانجی عیبدار بکات. ئەمە بۆ هەموو کەسێک ئەو پەیامەیە دەریش کەوتووە دەستگا ئەمنیەکان دەستگا خزمەت گوزاریەکان دەست لە ناو دەست وەک یەک خێزان خزمەت بەم چەمچەماڵە دەکەین. کاری باش کراوە بە پشتیوانی خوا و ئێوەش کاری باشتر بەڕێوەیە. کۆتا قسەم ئەوەیە سەربەرزم شەڕەفمەندم لە فیستیڤاڵی یەکەمی قورئانە لە خزمەتانم یاخوا ئێوەی بەڕێز لە ساکە تەندروست باشکە خوای گەورە دەست بە پشت و پەنای ئەو کەسانە بگرێت لە خزمەتی چەمچەماڵان خوای گەورە ئێوەش تەباو براکە بۆ ئەوەی لە هەر شوێنێک تەبای و براتی هەبێت فیتنە دوور دەبێت لە هەر شوێنێک فیتنە دوور بوو کارە خزمەت گوزاریەکان باش بەڕێوە دەچن. نمونەمان زۆرە باکاتان نەگرم مامەسا فەرمووی من داوای لێبوردن دەکەم و هەست بە ئیحراجی دەکەم کە لە بەرگەرمای ڕاوەستاون بەڵام لە بەرگەرما وەستاندن ئەمڕۆ بابەتێکە شایانی ئەوەیە کە بۆی ڕاوەستین شایانی ئەوەیە کە لە کۆڕ و کۆبوونەوەی ئاوادا کەم بینراوین کەم تێکەڵکراوین بۆنە کۆمەڵاتیەکان بۆنە دینیەکان بۆنە سیاسیەکان بۆنە ئیداریەکان بقۆزینەوە بۆ ئەوەی لێرە ئەوەی دەمێکە یەکتری نەدیوە دەست لە ملکات دەست بێنە بۆ تۆقەکردنەکە گردن ئازایی بکە ئەمڕۆ بیکەینە ڕۆژێک وەکو جەژنەکان جگەل لەلایەنە دینیەکەی باوا حسابی نەکەین بەڵام بیکەینە مناسبەیەکی پیرۆز لەمڕۆدا گردن ئازایش لێکەین چونکە خوای گەورەیەکێک لە ناوەکانیەوەی کە عەفوە ئەوەی عەفووی هەبێت دڵنیا بە سەرکەوتوو دەبێت عەفە الله و عەمە سەلەف بڵین کۆتایی بە هەموو شتەکان بێنین. دیوەکی تریشی ئەوەیە کە گەورەکان بەنازە و بەنازەوە مامەڵە لەگەڵ گسکەکان بکەن گسکەکانیشمان بەڕێزەوە مامەڵە لەگەڵ یەکەین. ئەگەر ئەم واتایە و ئەم هاوتایە یەکدانگیر بێت دڵنیا بن هەمومان سەرفراز دەبین سەرفرازی بۆ خەڵکی چەمچەماڵ بە ناحیەکانی بۆ گوندەکانی بە شێرژن و کچە سەلارەکانی بە کوڕە شەڕەفمەند و بە پیاوە عاقڵمەندەکان و بیرمەندەکانی شاد و کامەران بن تەمەندرێژ بن پیرۆز بێت ئەم فیستیڤاڵە بەردەوام بێت ئیدارەی چەمچەماڵش بە ناحیە و بە هەموو فەرمانگەکانی هاوکار و پشتیوانتان دەبێت دەستخۆشی بە هەموو لایەک. يا قارئ القرآن بشراك النعم الله الله لا خوف في دنياك تلقى أو ألم الله الله يا قارئ القرآن بشراك زۆر سپاس بۆ کاک حاکم ڕەمەک. ئەحەدی بیلالم دێتە گوێ پەیامێکە و لەگەڵ ئێمەدا دەدوێ ئیمان قایم ورە بەرز و ڕاوەستا و ڕۆژان ڕۆژی لە دوایە دێ ڕۆژی نوێ. ئازیزان ئامادەبوانی خۆشەویست بفەرمونون گوێبیستی سرودێکی گروپی فریشتە دەبین لەژێر ناونیشانی پەیامی من قورئانە با بفەرمونون بۆ سەر ستەیج. من
بەخشی هەموانە ڕووناکی سەرزەمینە ئیلاهی خۆت دەیبینی ئێستاکە لە شاری شەهیدانەوە لە پارێزگای سلێمانیەوە هەزاران کچ و کوڕ لەبەر خاتری تۆ ئەوانەی کەوا قورئانیان لە سینگدایە و لەبەر خۆر وەستاون ئیلاهی خوایە گیان لە هەمویان خۆش بیت. خۆشەویستان قوتابیانی لە دڵا شیرین ئامادەبوانی خۆشەویست لە ناخی دڵەوە داوای لێبوردن لەو براو خوشکانە دەکەین کە شوێنیان نەبووە کەوا دابنیشن ئەگینا ئێوە برا گەورە و خوشکە گەورەی ئێمەن زۆر لەوە گەورەترن کە بە پێوە وەستاون و شوێن نێدانیشن. خۆشەویستان ئێستاش پێکەوە گوێبیستی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەبین لەلایەن گروپی شەیدایانی قورئانەوە با جەنابیان فەرمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور. ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير. وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور تكاد تميز من الغيظ. كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير. قالوا بلى قد جاءنا نذير
فكذبنا وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال كبير. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير. إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير. وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. أأمنتم من في السماء أن يخسف بكم الأرض فإذا هي تمور أم أمنتم من في السماء أن يرسل عليكم حاصبا فستعلمون كيف نذير. ولقد كذب الذين من قبلهم فكيف كان نكير. أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبضن ما يمسكهن إلا الرحمن إنه بكل شيء بصير. أمن هذا الذي هو جند لكم ينصركم من دون الرحمن إن الكافرون إلا في غرور. أمن هذا الذي يرزقكم إن أمسك رزقه بل لجوا في عتو ونفور. أفمن يمشي مكبا على وجهه أهدى أمن يمشي سويا على صراط مستقيم. قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون. قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين. فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون. قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم. قل هو الرحمن
آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين خۆی گەورە پاداشتی گروپی شەیدایانی قورئان بداتەوە. خۆشەویستان، لە ناخی دڵەوە دەستخۆشیمان هەیە بۆ کاک حاجی فەرمان سەرۆکی ڕێکخراوی دەستباری نوێ کەوا یەکەمی ئەم ساڵی قوتابیانی نووری حیکمە بەوەی کەوا بەخشینی عەمرەیەک بۆیان خی گەورە پاداشتی بە خێری بداتەوە. خۆشەویستان، ئێستاش پێکەوە گوێبیستی بەرهەمێکی گروپی فریشتەکان دەبین لەژێر ناونیشانی نەحن فتەیات القورئان. با جەنابیان فەرمون. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان بتلاوة آيات فضلى من عند الله الرحمن من عند الله الرحمن. أقرأ وأرتل وأتدبر فيما أحفظه أتفكر. أقرأ وأرتل وأتدبر فيما أحفظه أتفكر كي تعلو درجاتي أكثر كي تعلو درجاتي أكثر في جنة رب المنان في جنة رب المنان. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان بتلاوة آيات فضلى من عند الله الرحمن من عند الله الرحمن. يا أمي يا أغلى الناس يا أبتي يا تاج الراس. يا أمي يا أغلى الناس يا أبتي يا تاج الراس في الجنة وأمام الناس في الجنة وأمام الناس ألبسكم أغلى التيجان ألبسكم أغلى التيجان. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان بتلاوة آيات فضلى من عند الله الرحمن من عند الله الرحمن. هيا هيا يا أخواتي انضمينا للحلقات. هيا هيا يا أخواتي انضمينا للحلقات. اجنينا أعظم بركاتي اجنينا أعظم بركاتي. صرنا من أهل القرآن صرنا من أهل الرحمن. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان. نحن فتيات القرآن ننعم في خير وأمان بتلاوة آيات فضلى من عند الله الرحمن من عند الله الرحمن. خی گەورە پاداشتی گروپی فریشتەکان بداتەوە. ئامادەبوانی فیستیڤاڵی پەروەردەی قورئان، کارپێکردن و تێڕامانی قورئان پاش زانینی ڕاوەکەیەتی. بفەرمونون و گوێبیستی ڕاوەی چەند فەرمودەیەک بن لەلایەن گروپی دواڕۆژ. با جەنابیان فەرمون. تنزيلا
فغدا لمن ضل السبيل دليلا في كل حرف لو علمت مثوبة رتله في قلب الدجى ترتيلا. السلام عليكم ورحمة الله وبركاته. قال رسول الله صلى الله عليه وسلم: اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. پیغمبری خوشویستمان صلی الله علیه وسلم دفرمید: قرآن بخوێنن چونکە لە ڕۆژی قیامەتدا ئەو قورئانە دەبێتە شەفاعەت و تکاکارتان. قال رسول الله صلى الله عليه وسلم: خيركم من تعلم القرآن وعلمه. پیغمبری خوشویستمان صلی الله علیه وسلم دەفەرمێت: باشترینتان ئەو کەسانن کە قورئان دەخوێنن و خەڵکیش فێری قورئان خوێندن دەکەن. قال رسول الله صلى الله عليه وسلم: مثل المؤمن الذي يقرأ القرآن كمثل الأترجة ريحها طيب وطعمها طيب، ومثل المؤمن الذي لا يقرأ القرآن كمثل التمرة لا ريح لها وطعمها حلو. پیغمبری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت: نمونەی ئەو ئیمانداری کە قورئان دەخوێنێت وەکو پرتەقاڵ وایە، هەم بۆنی خۆشە و هەم تامی خۆشە، بەڵام نمونەی ئەو ئیمانداری کە قورئان ناخوێنێت وەکو خوورما وایە، بۆنی نییە و بەڵام تامی خۆشە. قال رسول الله صلى الله عليه وسلم: الجوف الذي ليس فيه شيء من القرآن كالبيت الخريب. پیغمبری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ: ئەو دڵی کە بەشێک لە قورئانی تێدا نییە وەکو ماڵێکی وێرانێ. سپاس بۆ گروپی دواڕۆژ. خواپەرستین، خواناسین، مسڵمانین، گێڕایەڵی فەرمایشتی قورئانین، جلوبەرگی ئیسلامیمان لەبەردا، حاشا لە مۆدەی نەفامی و نەزانین. بەڕێزان، ئامادەبوانی قورئان پێکەوە بیسەری بەرهەمێکی گروپی خونچەکان دەبین بە ناونیشانی مسڵمان وەک قەڵایە. گروپی خونچەکان با بفەرمون بۆ سەر ستەیج. قورئانەکەم ئەی چراکەی دینم، ساڕێژی هەرچی ژان و برینم. قورئانەکەم ئەی چراکەی دینم، ساڕێژی هەرچی ژان و برینم. قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم، بە نووری تۆیە گەر من ببینم. نەغمەی جەننەتی قورپەی دڵاکەم مسلمان وەک قەڵایە هێز لە ئیمانی دایە، ئەو ئیمانە چەسپاوە بە پێنج پایە بەستراوە. بناغن بۆ مسلمان پێنج پایەکانی ئیمان، بناغن بۆ مسلمان پێنج پایەکانی ئیمان. باوەڕهێنان بە خودا، بە خودای تاک و تەنها، باوەڕ بە پێغەمبەران لە ئادەم تا سەروەرمان. خدا هەڵی بژاردوون یەک پەیامی بۆ ناردوون، بە کتێبە ئاسمانیەکان هاتووە بۆ پێغەمبەران.
باوەڕ بە قازە و قادار تاقی کردنەوەی بەشەر هەرچی یەک با سەرمان دێ لای خودداوا بۆمان دێ باوەڕ بە ڕۆژی دوایی ڕۆژی هەتا هەتایی ڕۆژی زیندوو بوونەوە بەراو خوددا چوونەوە مسلمانان وەک چران پابەندی فەرمانی خوان بۆ سەرخستنی ئەم دینە لەسەر ڕووی ئەم زەمینە بۆ مسلمان پەیامە پێنج پایەی ئەم ئیسلامە بۆ مسلمان پەیامە پێنج پایەی ئەم ئیسلامە شایەت و منهێنان واجبە بۆ مسلمان بە یاقین و بە زمان شایەتی بەدڵ و بەگیان پابەند بوون بە زەکاتدان لەو باشەی کە خوا پێیدان لێی ببەخشین تاماوین سەرفرازی ڕۆژی دوایین بەرلا زەکات لێشکردن سوجدا بۆ خوددا بردن بۆ حەمد و سوپاسکردن بۆ دنیا و بۆ دوای مردن دوای زەکات ڕۆژ و گرتن فێربوونی ئارام گرتن هەستکردن با برسێتی بەوەی نەدارنیاتی حەجکردنی ماڵی خوا بە نسیبمان بێخوا لا شاری پێغەمبەران پاک بوونەوە لە تاوان هەرچی خوددا دایناوە وەک یاسا ڕێک خراوە هەرچی واجب و فەرمانە هەر بۆ چاکەی خۆمانە ئەمر با چاکاکردن نەهی لە خراپاکردن سووداکەی بۆ خۆمانە بۆ چاکەی موسڵمانە سوپاس بۆ تۆ خوایەگیان بمان بەخشە لە تاوان بەو ئیمانەی پێداوین دەتپارستین تاماوین سپاس بۆ گروپی خونچەکان قوتابیە خۆشەویستەکان مامۆستا بەڕێزەکان شانۆگەریەک لەژێر ناونیشانی تاڵ و شیرین بۆ ئێوەی بەڕێز ئامادە کراوە لەلایەن گروپی پەیامەوە ساز دەکرێت با بەڕێزیان بفەرمونون بۆ سەر ستەیج تازی سەری موسڵمانە ئاسوودەی نێو دڵانە پێناسەی بڕوادارانە ئاسوودەی نێو دڵانە پێناسەی بڕوادارانە شیفایا بۆ هەموو دەردێ ڕۆشنکارەوەی جیهانە شیفایا بۆ هەموو دەردێ ڕۆشنکارەوەی جیهانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە هەر کەسێ پەیڕەوی وەرە وەرە شاخە تەقەلێکە دێ وەرە بابی کوژین وەرە بابی کوژین تخواوە خەتە توێیتە وەرە وەرە دێ وەرە پاک کابینەکە تێسروێنە وەرە دێ وەرە سەر سارێکەوە وەرە یەک نەفەرماوە وەرە دێ سلام علیکم کاک پشکۆ وەرە دێ بابی کوژین وەرە بابی کوژین کاک پشکۆ ئەو لەگەڵ من تا نا ئەوە کوشتم عليكم السلام ورحمة الله باشي براكم أحوال چۆنە زۆر باشم براکەم با بڕین بۆ دەرسەکەمان چاڕوانی تۆ بەڵام حەز دەکەم پشکۆی هاوڕێشمان بێت لەگەڵماندا لەو جاکە و قسەی لەگەڵدا دەکەم و سەرخاڵە بە مۆبایلەکەیەوە بزا تۆ قسەی لەگەڵدا ناکەیت بێت لەگەڵماندا بۆی فێری ئادابەکانی ڕۆژبەرجی و خوێندنەوەی قورئان و خۆشەویستنیەوان هاوڕێیان فێر بێت باش ئێستا خۆم قسەی لەگەڵ دەکەم بزانم نایە دۆکو خۆمان بکەینە فێرخواز هاوڕێیان چۆن با بڕین بۆ دەرسەکەمان چاوەڕوانی چین منم جارە خۆم باش ئامادە کردووە بۆ پلەی یەکەم
هیوا باوەڕ چاڕوانی چین باوەڕم و دەرزەکەمان من ئەم جارە خۆم باش ئادەمەدە کردووە هەڵ دەدەم بم مامۆستاتان چاوەڵادەم خوێنەوەی قورئانەکەم باشتر بکە ئەوە ئێوە بۆ کوێ ڕۆن؟ ئێمە دەڕێن بۆ خولی قورئان خوێندن من نایەڵم کەستان لێرە بڕۆن نازانم ئێوە لەگەڵ یەکتردا بۆ ئەوە نەڕێکن ئاواتی من ئەوەیە ئێوە نێوانتان تێک بچێت کاک پشکۆ کاک ڕێگر ئێوە هەتاکو کەی بیر ناکەنەوە ئەگەر ئێوە بیر نەکەنەوە ئەوە سەرکەوتو نابن لە ژیان بەڕاستی من وەکو خۆم داوای لێبوردنتان لێ دەکەم وا 2 ساڵە لە قوتابخانە دابڕاوم ئینشاڵڵا دەگەڕمە بۆ قوتابخانە ڕێباز قورئانیش دەگرمە بەر بەڕاستی منیش وەکو خۆم لەوەتەی هەم کەسانی وەک ئێوە بەڕێزم نەبینیوە وەرن با هەمومان پێکەوە قورئان بکەین بە ڕێبازمان ئێمە قوتابی قورئانین هەر ئێمە خاوەن پەیامین قورئان ڕێبازی ژینمانە ڕووناکەی شەوی تارمانە خۆشی ژیان لە ئیسلامە هەر قورئانی دەستورمانە ئایندەش هەر بۆ ئیسلامە ئەما موژدەی سەروەرمانە با هەمومان تێ بکۆشین بڵێین قورئان ڕێبازمانە سەرکەوتنی هاتوو دنیا پێویستیمان بە قورئانە تحيا ونور الله حولك ساطع في الروح يسري عامرا قلبا وفم يا قارئ دەستخۆشی بۆ گەنجانە و بۆ پێشکەشکردنی ئەو شانۆ پڕمانایە خۆشەویستان دوو بروسکەی پیرۆزباییمان پێگەشتووە لایەن کاگە ئازاد حەسەن دەستخۆشی لێ دەکەین و لەگەڵ ئەنستیتوتی ژیار لقی چەمچەماڵ خۆشەویستان هەرێم ئەو گەنجە بوو کە بە وەفاتی مسلمانانی کوردستانی یەکجار دڵتەنگ کرد و بۆ زۆرێکمان بووە خاڵی وەرچەرخان ئەو ئەندامی ڕێکخراوی قوتابیان بوو لە تەقتەق وەک وەفایەک بۆ کاکە هەرێم گروپی ئایندە وەک نوێنەری ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەرهەمێکیان ئامادە کردووە لە نژێر ناونیشانی هەمومان هەرێمین با جەنابیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی بەرهەمەکەیە هذا كتاب خلدت أسماؤه وحروفه محمودة منذ القدم قد فصلت آياته وتبينت ژیان لە بێناوی خوا بڕوا
عليائه صلى عليك وسلم حسبي مديحك مقصدا أسمى وذكرك مغنما سواز بۆ گروپی ئایندا لە ناخی دڵەوە بە ناوی دانیشتوانی قەزای چەمچەماڵ و دەوروبەریەوە بە خێراتنی دایک و باوکی کاکهەرێمەکەین کە ئەلێرن و میوانن لەگەڵماندا یاخوا بە خێر بن سەرسەر و سەرچاومان کە لە شاری تەقتەقەوە هاتوونە بۆ ئێرە خۆشەویستان ئێستاش با پێکەوە گوێبیستی وتارێکی عەرەبی بین لەلایەن خاتو فیردەوسەوە با بفەرمێت كالفجر جئت موقرا ومبجلا ومعظما كالفجر جئت موقرا ومبجلا ومعظما بيديك سبحت الحصى والجذع حن متيما يا من سموت مكرما كالشمس في كبد السماء الله في عليائه صلى عليك وسلم بالحب قمت مبشر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، أفضل الصلاة وأطيبه على خير المرسلين وخاتم الأنبياء. أعزائنا الحضور، نرحب بكم أحسن ترحيب ونشكر وقت الذي سخرتموه من أجل مناسبتنا لطلبة القرآن قرائه ومعلميه، وأتشرف لكم بأن أقدم لكم بعض الغايات، ومنها أولا نشكر الله أن هدانا لنسلك هذا السبيل المبارك، لأن قارئ القرآن هو الذي يحصل على بركة إلهية، فالله عز وجل وصف القرآن بالبركة كما قال في كتابه: كتاب أنزلناه مبارك، والبركة هي زيادة وإنماء وثبوت خير إلهي. القرآن كله خير وبركة، يفيض من ذلك على قارئه ومتدبره في كل لحظة. إنه مبارك في تلاوته، ومبارك في علومه ومعارفه، ومبارك في معانيه ودلالاته، ومبارك في كل جوانبه. ثانيا، يا من يخدم القرآن، عليكم بالاستقامة على هذا السبيل، لأنكم خير الناس، لا أحد مثلكم إذا جمعتم بين تعلم القرآن وتعليمه، كما قال رسول الله صلى الله عليه وسلم: خيركم من تعلم القرآن وعلمه. ثالثا، يا شعبنا، عليكم بالتمسك بالقرآن، لأن القرآن يرفع قارئه والعامل به ويضع تاركه يوم القيامة، وبالقرآن ستحصلون على شفاعة عظيمة في وقت مناسب، وفي وقت تحتاجونه من عند شفيع لا يرد شفاعته، وهو يوم القيامة شفيع القرآن ومشفع محتاج، كما قال رسول الله صلى الله عليه وسلم: اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. فطلاب القرآن رؤوسهم مرتفعة ومكانهم مرتفع وأجورهم عظيمة، لأنهم مع السفرة الكرام البررة أي الملائكة، كما في الدنيا هم الذين تتنزل عليهم السكينة وعثتهم الرحمة وحفظتهم الملائكة. من أجل ذلك لا بد أن نعطي العناية بكلام الله حفظا وتلاوة وتعهدا، ثم فقها، ثم تفكرا وتدبرا، والعمل به في كل قول وعمل، وفي كل ميدان من ميادين الحياة. وفي الخاتمة نعلنكم بأننا سنتعهد بأن نتابع من أجل هذا الهدف النبيل، سنسخر كل طاقاتنا ليلا ونهارا، سوف نتلو القرآن ونعمل على أن نلون مجتمعنا لون أعظم الدين وهو الإسلام إن شاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بدر علينا من ثنيات الوداع
وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير داع مرسل بالحق جاء نطقه وحي السماء قوله قول فصيح يتحدى البلغاء فيه للجسم شفاء فيه للروح دواء أيها الهادي سلاما مع القرآن دەستخۆشی بۆ فیردەوسخان بروسکەیەکی پیرۆزبایمان پێگەیشتووە لەلایەن ڕێکخراوی ڕەوانەوە دەستخۆشییان لێ دەکەین. خۆشەویستان، ئێستاش گوێبیستی پەیامی قوتابیان و مامۆستایانی خۆشەویست دەبین. داوا لە مامۆستایان دەکەین لە دوای مامۆستایان قوتابیانش بێنە سەر ستەیج بۆ خوێندنەوەی پەیامیان. فەرموو بابێنە پێشوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه الغر الميامين ئاما دەبوانی بەڕێز میێوانانی ڕێزدار قوتابیان و مامۆستایانی خۆشەویست السلام عليكم ورحمة الله شەرەفمەندم لەم فیستیڤاڵە شکۆدارەدا بە ناوی پەروەردەکاران و مامۆستایانی قورئانەوە چەند خاڵێک بخەمە ڕوو. یەکەم حەمد و شکری خوای گەورە و میهرەبان دەکەین ئێمەی مامۆستایانی هیدایەتدا خزمەتکاری نیشتیمانەکەمان بین لە ڕێی پەروەردە و قورئانەوە چونکە خزمەتکردنی دینی خەڵک گەورەترین فەزڵ و خزمەتێکە کە پێشکەش بە مرۆڤ بکرێت و کاری هەرە لە پێشینەی پێغەمبەرانە عەلەیهیم السەڵات وەسەلام. دووەم سوپاسی بێپایانی قوتابیان و خانەوادەکانیان دەکەین لە پای متمانەیان و هەڵبژاردنی ئێمە بۆ وەها خزمەتێک. خوا پشتیوان بێت ئێمەی پەروەردەکاران و مامۆستایانی قورئانیش بە شەوق و خۆشەویستیەوە بەردەوام دەبین لە پەروەردە و خزمەتکردنی قورئان و قوتابیانی قورئان. سێەم قوتابیانی خۆشەویست بە دڵنیاییەوە ئێوە ڕێگەی هیدایەتتان دۆزیوەتەوە چونکە لە هەموو کات و سەردەمێکدا ڕێگەی ڕزگاری تەنها ڕێگەی قورئانە قورئان وەزانست و پەروەردەیەک کە لە وەحی خواییەوە سەرچاوەی گرت بێت و زانست و پەروەردەیەک کە ترسی خوا لە دڵی مرۆڤدا دروست دەکات وەک خوای گەورە و میهرەبان دەفەرمێ ئینەما یەخشە الله من عیباده العولەما. ئەو قورئان و وەحی ئیلاهیەی تەنها ڕێگەی قبوڵبوونی چاکەکان و ڕێگەی بەرزبوونەوەی سەنگ و قورسایەتیە لە دنیا و دوا ڕۆژدا وەکو خوای گەورە و میهرەبان دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. چوارم پەروەردەکردنی نەوەکان و لاوان بەرپرسیارەتێکی گەورەیە لە ئەستۆی بانگەوازکاران و لاوان و خێزانەکانیان بە تایبەت لە ڕۆژگارێکدا بانگەشەی ڕەنگا و ڕەنگی ڕێچکە شەیتانەکان و ڕازاندنەوەی چەوتە ڕێکان بە ئارەزۆکان و گومان خستنە سەر حەقیقەت بووەتە دیاردە. بەو هۆیەوە کاری پەروەردەیی بە پەروەردەی قورئانی لەم سەردەمەدا لە بەردەم تەحەدایەکی گەورەدایە. بۆیە لەسەر هەمووان پێویستە خەم خۆرانەتر بین لە پەروەردە و فێربوون بکەینەوە بە ڕێگە دروستەکەی قورئاندا. لە کۆتاییدا جارێکی تر وەکو پەروەردەکاران و مامۆستایانی قورئان ئەوە دووپات دەکەینەوە پشت بەخوا بەردەوام دەبین لەسەر ئەو ڕێیە و لە خزمەت زانست و پەروەردە و قورئان و قوتابیەکانی قورئاندا دەبین و ڕێبواری ماندوو نەبووین ئەو ڕێگە و ڕێبازەین. ڕێگەیەک کە ڕێگەی بەهەشت و سەرفرازی دنیا و دوا ڕۆژە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. پەروەردەکاران و مامۆستایانی قورئان 5/2444 کۆچی بەرامبەر 2/9/2022 میلادی. داوا لەسەر جەم فێرخوازان دەکەین قورئانەکان لەسەر سینەیاندا بنێن. بسم الله الرحمن الرحيم وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا.
بە ناوی سەرجەم قوتابیانی فستیڤاڵی پەروەردەی قورئانەوە لەم مینبەرەوە لەم سەکۆی پڕ لە میهر و خۆشەویستیەوە بەڵێن ئەدەین بەخوای باڵادەست بەخوای بەرز و بێهاوتە بەڵێن ئەدەین بە پێشەوەی مرۆڤایەتی و سەرکردەی و ڕابەرمان محەممەد صلی الله عليه وسلم بەڵێن ئەدەین بە هاوڵاتیانی ئەم نیشتیمانە بێنازە بەڵێن ئەدەین بە ئەم دایک و باوکە پڕ لە سۆز و میهرەبانە بەڵێن ئەدەین بە ئەم مامۆستا خۆنەویستانە کە بۆ هەمیشە پابەندی ئەم قورئانە دەبین کە بۆ هەمیشە پابەندی ئەم قورئانە دەبین أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسر طياري من أي أحمدي مختاري من صلوات لسر طياري من لفيزي يا خدايا باز ناقا تجي أمشايا كاس لعالمي جدايا باز لعلو إيجاب هرداري من لعالمي جدايا باز لعلو إيجاب هرداري من نوري بلا غي عالم أبو أنبياء خاتما آدم لبار أو آدم محفوظ بكاي ناس داري من آدم لبار أو آدم محفوظ بكاي ناس داري من أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسر طياري من أي أحمدي مختاري من سپاس بۆ پەیامی مامۆستایان و قوتابیان چەند بروسکەیەکی پیرۆزباییمان پێگەیوە لەلایەن مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەیی عەبدوڵای کوڕی عومەر خانەی فەرموودە و لقی چەمچەماڵ کە وەکو پیشەی هەمیشەیان خوێندکار وەردەگرن هەم عەبدوڵای کوڕی عومەر هەم جانبی فەرموودەکەی هەر گەنجێک هەر برا خوشکێک ئارەزوو هەیە ئەتوانێ ناوی خۆی تۆمار بکات خۆشەویستان ئێستاش پێکەوە دڵەکانمان دەکەینەوە بۆ چەند نزایەک لەلایەن جەنابی مامۆستا غەریبەوە بۆ ئەوەی فیستیڤاڵەکەمان ئەوەندەی کەتر بەرەکەتدارتر بکات ئێستاش داوا لە بەڕێزیان دەکەین جەنابیان فەرمێ بۆ سەرستەیج بۆ خوێندنەوەی دوعا و نزاکانی خوای گەورە لێی قبوڵ بکا و لە هەمومانی قبوڵ بکە ئینشاءڵڵا ذكريات الليلة دي حضرة مش ممكن تغيب إحساسي اليوم ده مين فيكم ينسى على طول تجمعكوا أحلى حياة. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على أشرف المرسلين محمد وعلى آله وأصحابه وجنده أما بعد راسكي أمدي منانك أبينين براسي شي ما بيرخاتوا أو فرمودي في غمر صلى الله عليه وسلم كأفرميت شوار خناغ باستكا لأي إسلامك وا خناغي نبوته في غمراتي وخناغي خلافته وخناغي كتر كأفرمي دين تيا ضعيفة بالآخرة ولا كوتاية في غمر أفرمي صلى الله عليه وسلم أم دينا أقريته هل وكل سردمي نبوته في غمراتي وأمدي منانك أيبينين أمام مجدية بوتا ذكر نوي أم دينا خواهي قورا أمدي عاقبتي كوتاي أم براسي أم دينا بسر برزي وبسر كوتو إهانيت وعاقبت من مستقبلي مسلمانان براسيكي أم دين سركبيتو وسركوت مستقبل بو أم ديني إن شاء الله تعالى برزان لم كاتاك كار روجي جمعيو وأو كاتيك في غمر خاص صلى الله عليه وسلم فرميت كاتيك لجمعة هي بارانا ونزا لو كاتا مزني قبول بونا وإن شاء الله لم كاتا إن شاء الله دعايا كين
كخواي قورا أو نزاو دعاء ما نقبلك. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله يا رحمن يا رحيم يا عظيم يا عليم يا حليم يا كريم. يا ربي خوايا بخاتينا وبيرزكاني خد وخاتي صفة برزكاني جوانكاني خد. يا ربي خوايا لقناهي أمجمع خوش بيت أمجمع هاتون بو بربيداني دينكيتو بو سركوتني قرآنك وكتابكيتو. يا ربي خوايا بخاتي عظمته قبري خد أو قرآن بكي بنوري دلمان ببهاري دلمان. يا ربي خوايا أو قرآن بكي بتاجي سري أو باوك دايكاني كوا پروردي من على كان أكل استغفروني قرآن وكي بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم هر كسي من على كيهاندا لدنيا بو فرموني قرآن بو عبادة خواي قبر أو قرآن أكات تاجي سري للرجي قيامته. يا ربي خوايا بخاتي عظمته قبري خد أو قرآن بكي بنور لقوركان مانا أو قرآن بكي بروشنائي للرجي قيامة مانا أو قرآن بكي بالتكاكال للرجي قيامة مانا. يا ربي خوايا بخاتي نوافي رزقاني خد وخاتي اسمي أعظم يا ربي وخاتي صفة برزقاني لقناهي مردوكا من خوش بيت. يا ربي خوايا لقناهي أو باوك دايكانا خوش بيك من على كان فركا لستر قرآن كيتون لستر كتاب كيتون لسفر مدكاني في غمر صلى الله عليه وسلم براسي برايان شاكترين تجارة أولي كوا مالكو بيتواني للدنيا سرودو سماكو بيت شاكترين تجارة أولي كواتو أولادك صالح بجيبي لدى أخوتو أولادي صالح في غمر إخوة فرمي إنسان كمرت هيش يفلي ناكويت إلا سيشد نبيت يك يقروانا كأولادك صالح ولدوها دعاء خير بوكم باباو كدايك براسي تماشا كان في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم للرجل قيامته باو كدايك ترجان قلب برزبيته لأن يا ربي إخوة ما ورع عمل ما نبوه كوام درجة ما بيتي فرمي أوام منال بجيهشتو منالك بروردك ولا سدين أو هوي أويك أو منال دعاء وكرديد وخوي ورا أو بلو باي بخشيد جا دواك إن إخوة بروردقار أو بلو باي ببخشيه باو كدايك كان إكوام منال كان بروردقار لسر آين. يا ربي إخوة والله ما سلامتك. يا ربي إخوة بخاتي أو قرآن بخاتي اسمي عظم قرآن بكي بالدستور يا سامان. يا ربي إخوة حكمي قرآن بجيرتو بوستر حكام مكاني مسلمان. يا ربي إخوة حكمي قرآن بجيرتورهم بوحاك مكاني مسلمان. يا ربي إخوة بخاتي عظمته وريخد قرآن بكي بالدستور يا ساكمان للدنيا. يا ربي إخوة بكي بشباعة تتكاكار من لرؤي قيامته. يا ربي إخوة بخاتي عظمته وريخد شفاي نخوش كان ما بديت. يا ربي إخوة لقناي مردو كمان خوش بيت. يا ربي إخوة لقناي أمجمع خوش بيت. آمين آمين وصلى الله وسلم وبارك على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. وعلى سنة نبينا جيت وكتبت الكتاب واحنا طايرة الفرحة بينا والليلة دي القلب داب إحساسي اليوم ده مين فيكم ينسى على طول تجمعكوا أحلى حياة. خی گەورە پاداشتی جەنابی مامۆستا خەریب و مامۆستایانی خۆشەویست باتەوە. خی پەروەردگار مەندیل و کەشیدە و ئەم مێزەرە پاک و جوانانەمان هەر بۆ بهێڵێ بۆ شار و دەوروبەرەکەمان. قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم. قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم. قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم بەنور